سڵاوتان لەبێت. جارێکی تر بەهۆی تەقینەوەی ئۆتۆمبیلێکی بۆمڕەشکراو لە گەڕەکی مامۆستایانی شاری کەرکووک 36 کەس بریندار بوون. عەمید ئەنوەر بەڕێوەبەری بنکەی پۆلیسی ڕەحیماوە بە NRT وت کاتژمێر 11:30 خولەکی ئەمڕۆ لە بەردەم بینای بەشی چالاکیە هونەریەکانی خوێندنی کوردی لە گەڕەکی مامۆستایان کەسێکی خۆکوژ لەناو ئۆتۆمبیلێکی جۆری کیای بار هەڵگر کە بۆمڕەش کرابوو خۆی تەقاندەوە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکان ڕایگەیاند لە هەڵبژاردنەکەی دوێنێدا خروقات هەبووە و ڕێژەی پاکی هەڵبژاردنەکە لە 90% بووە. سیروان ئەحمەد ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بە NRT ڕایگەیاند لە هەڵبژاردنەکەی دوێنێدا ساختەکاری هەبووە، بەڵام بە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو ڕێژەکەی کەم بووە. وتیشی هەرچەندە هێشتا پرۆسەکە کۆتایی نەهاتووە، بەڵام دەتوانین بڵێین با ڕێژەی لە 90% هەڵبژاردنەکە پاک بووە. مەڵبەندی سێ هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لێکۆڵینەوەی بەپەلە لا ڕووداوەکەی ئێوارەی دوێنێی شاری هەولێر دەکات کە بەهۆیەوە کوڕی بەرپرسێکی یەکێتی کوژرا و 7 کەسی دیکە بریندار بوون. دەژڵێ گومان دەکرێت تەقەکردنەکە لەلایەن ئاسایش و پۆلیسەوە کرابێت. بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ڕایگەیاند لەسەر ڕووداوی تەقەکردنەکەی هەولێر چەند کەسێکیان دەستگیر کردووە و لێکۆڵینەوەش لە ڕووداوەکە بەردەوامە. عەمید عەبدولخالق تەلعات بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لە دوانێکی ڕۆژنامەنووسیدا بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن وتی لە بەردەم بنکەی دەنگدانی قوتابخانەی برایەتی لە شاری هەولێر کێشە لە نێوان چەند کەسێک ڕوو دەدات و بەو هۆیشەوە تەقە دەکرێت. نێردەی نەتەوەی گەشتوەکان بۆ یارمەتیدانی عێراق ناسراو بە یۆنامی ڕایگەیاند هەڵبژاردنە پەرلەمانێکی کوردستان بە شێوەیەکی شەفاف و دروست و بێکێشە ئەنجام درا و ڕێژەیەکی زۆری هاوڵاتیانیش تێیدا بەشدار بوون. تاکیدیشی کردەوە هەڵبژاردنەکان ڕێگە خۆشکەرە و مای گەشتبینیە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی ئەنجومەنی پارێزگا کە بڕیارە لە کۆتایی مانگی تشرینی دووەمدا بەڕێوە بچێت. سەرلەبانی ئەمڕۆ یەکەم کاروانی حاجیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بەرەو وڵاتی سوعودیە بەڕێکەوتن. بە پێو زانیاریانەی لە بەشی ڕاگەیاندنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە دەست NRT کەوتووە، سەرلەبانی ئەمڕۆ 407 کەس بە مەبەستی بەجێهێنانی فەریزەی حاج بەرەو وڵاتی سوعودیە بەڕێکەوتوون. ئاماری زنجیرە تەقینەوەکانی دوێنێ لە شاری بەغدا و چەند پارێزگایەکی تری عێراقی کردە ئامانج گەیشتە 92 کوژرا و 130 بریندار بۆ ژمارەی ئەوانەی لە مانگەدا کوژران بۆ زیاتر لە 540 کوژرا و بەرز بووە. خوێناویترین هێرشیش تەقینەوەی دو ئۆتۆمبیلی بۆمڕەشکراو بوو لە نێو پرسەیەکدا لە ناوچەی سەدر لە شاری بەغدا کە بەهۆیەوە لانی کەم 57 کەس کوژران و 118 تر بریندار بوون کە برینی زۆرێکیان سەختە. حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران ئاشکرای کرد دەبێت وڵاتانی خۆرئاوادان بە مافی وڵاتەکەی لە پیتاندنی یۆرانیۆمدا بنێن. لە نمایشێکی سەربازی ساڵانە لە تارانی پایتەختدا ڕۆحانی ڕایگەیاند ئێران مافی پیتاندنی یۆرانیۆمی هەیە و دەبێت وڵاتانی خۆرئاواشدان بۆ مافەدا بنێن. وتیشی دانانی وڵاتانی خۆرئاوا بە مافەکانی ئێران دەبێت سەرجەم مافەکانی نەتەوەی ئێران و بەتایبەتی مافی پیتاندنی یۆرانیۆم لەخۆ بگرێت. کورتیاوەڵەکانم پێشکەشکردن هەشاد بن.